بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان، برایان، مامۆستایان، سەلامی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین کەوا دەست دەکەین بە وانەیەکی نوێ و وانەیەکی زۆر گرنگ بەنسبەت مامۆستایان و قوتابیانی زانستە قورئانیەکان یاخود بەنسبەت مامۆستا و قوتابیانی قورئان کە بریتیە لە علوم القورئان لە زانستەکانی قورئان. دیارە بۆ ئەو جارە ئەکادیمیا کتابێکی دیاری کردووە کە ئیزانایەکی بەڕێزی عێراقیە بە ناوی دکتۆر غانم قودوری کە ئەو زانا بەڕێزە لەدایکبووی شاری تکریتە لە ساڵی 1950 لەدایک بووە. دواتر خانەوادەکەیان دەچێتە بێزی و لەوێن دەرگەورە ئەبێتن خوێندنەکانی سەرەتایی و ناوەندی و ئەوانە لەوێن دەرتەواوەکە. دواتر دەچێتە شاری مووسڵ لەوێن دەر کولیە تەواوەکە و بێگومان بەردەوامە بێ لە خوێندن و لە درێژەدان بە خوێندن تا دەچێت لە زانکۆی قاهیرە لە میسر ماجستێر تەواوەکاتن لە ساڵی 1976. دواتر دەبێتەوە مامۆستا لە زانکۆی بەغدا و لە ساڵی هەشتاکان دکتۆرا تەواوەکە هەر لە زانکۆی بەغدا. و ئەو بەڕێزە دیارە لەو تەمەن و زەمانەیدا دەکەوێتە ناو زانستەکانی قورئان و خزمەتێکی بەرچاوی زانستەکانی قورئانەکە، تەنانەت ماستەر و دکتۆراکەشی هەر لەسەر ئەو بابەتانە ئەبێن کە ئەو زانستانەی کە پەیوەستن بە قورئانی پیرۆز. بێگومان بەردەوامە بێتن و سوپاس بۆ خوای گەورە کە ئەو زانایە ئەو هەم مەراحیلانە دەبڕیتن. تەمان دوایەوەی کە لە بەغدا دەبێتە مامۆستای زانکۆ، کاتێک کەوا زانکۆی تکریتدا ئەمەزرێتن دەگەڕێتەوە تکریت لەوێن دەردەبێتە مامۆستای زانکۆ، ئەوەندە تەرقیەکە تا دەبێتە سەرۆکی زانکۆی تکریت. و دواتر ناوبانجی ئەو زانایە ئەو دکتۆرە و مامۆستایە بڵێن مەشهورە بێتن تا دەبێتە ئوستادی زائیر مامۆستا لە یەمەن، واتە دەچێت لەوێن دەریش دەرسەڵێتەوە تا دواتر بەردەوامە بێتن ئیتر لەسەر ئەو خزمەت و ئەو بەخشینی زانستە ئیتر تا تەقاعود دەبێت و خانشینە بێتن. وابزانم بە گوێرەی من هەواڵم هەیە ئێستا لە شاری هەولێر دەژیت، تەمەنی دەکاتە 75 ساڵە. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و زانستی. جا دیارە ئەو برا بەڕێزانەی کەوا معنین بە منهەجی ئەکادیمیا بۆ ئەو جارە ئەو کتابیان دەستنیشان کردیە. ئەو مامۆستا بەڕێزە لە ساڵی 1970 ئەو محازەراتانەی نووسیە. ئەو تەبعی لەبەردەستی ئێمەیە لە ساڵی 99 دووبارە مامۆستا بەخۆی پوختی کردیتەوە، واتە ئەوە نزیکەی 35 ساڵەکە 45 ساڵە ئەو کتابە نووسراوە. کتابێکی باشە، بە حەقەت دەنگدانەوەیەکی باشی بووە و مامۆستا هەوڵی داوە، یعنی ئەو دکتۆرە بەڕێزە بە زبانێکی زۆر سەلیس و سووک و ئاسان بنووسیتن. زبانی ئەگەر ینی وەکەڵێ دروست بێتن، زبانی قسە پێکردن، ینی زمانێک ئەوەندە سەهل بێت کە هەموو کەسێک لێ حاڵی بێتن. بەو زمانە خۆش و شیرنە نووسیتی بە عەرەبیەکی عێراقی، خوات زەیداتەوە. جا مامۆستا نەهجێکی تایبەتی خۆی هەیە لە پێشکەشکردنی ئەو محازەراتانە و دواتریشکە کرایتە کتاب. سەرەتا باسی یعنی لە تەمهیدەکەی باسی علوم القورئان و تاریخی تەئلیف و نووسینەوەی قورئانە کاتن. هەوڵەداتن کە لێرەدا لە خلالی 4 فەسڵ ئەو کتابەی پێشکەش بکاتن لە میانەی 300 سەفحە. ئەو کتابە کە خۆی ئەبینێتەوە لە فەسڵی یەکەم مصدر القرآن أو كيفية إنزاله وتلقي النبي صلى الله عليه وسلم له. مصدر سەرچاوەی قورئان لە چێن دەرەوەهاتوە، دوایە کە لە درێژەی باسەکەیدا باسیەکاتن، لە درێژەی باب و باسەکانیدا، و چۆن پێیانبەری خوا صلی الله عليه وسلم پێی گەیشتە چووکەوە بابەتێکی گرینگە.
دواتر لفصل دوام باسي أوي كاتن كتابة القرآن وجمعه ونسخه في المصاحف لا برانو باسي أوي كاتن شون نووسینەوەی قورآن و کۆکردنەوە و نەسخکردنی و چۆن لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکر دواتر لە سەردەمی ئیمامی عوثمان خۆیان لێ ڕازی بێتن کە قورآن کۆ ئەکرێتەوە و دەکرێتە چەند مصحەفێک و دابەش ئەکرێت بەسەر ئەو شارە گەورە و ناودارانەی ئەو سەردەمی عالەمی ئیسلامی. لە فەصلی سێیەم باسی تیلاوەت القورآنی وقراءاته ئەکاتن کە ئەوەش دووبارە بابەتێکی مهمە مەسەلەی نازلبوونی قورآن لەسەر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئونزیل عەلەیە القورآن على 7 أحرف ئەو لێکدانەوانەی کەوا عولەما باسی شەرحی ئەو حەدیثەیان کردیە لە خلالی ئەو فەصلەش ئەو بابەتە زۆر جوان ڕوونەکاتەوە کە یعنی قیراءە ئەو بابەتە گرنگانەی کە پەیوەندیدارن بەو بابەتە چونکە مەسەلەی قیراءە بەڕاستی زانستێکی زۆر بەرفراوان و گەورەیە و وەزانایان زۆر گرنگیان پێدایە هەم بە کتابی تایبەت هەم لە خلالی تەفسیرەکانیاندا. لە فەصلی چوارەم و کۆتایی باسی تەفسیری قورآن تەفسیر القورآن وكيفية فهم آياته باسی ئەوەیە کاتن لێکدانەوە و شڕۆڤەکردنی زانایان بۆ قورآن و تێگەیشتن لە ئاەتەکانی قورآنی پیرۆز. بێگومان هەموو ئەو فەصلانە پێک دێن لە کۆمەڵک مەباحیث 5 6 7 هەتا 8 و ئەوانە دەڕواتن کە هەمویان پەیوەندیدارن بەو زانستە کە پێگوتێتن علوم القورآن. بێگومان علوم القورآن ئەگەر بێت و پێناسیەکی سەرەتایی بکەین علوم القورآن دەتوانین بڵێن علوم القورآن هي علم يتعلق بالعلوم المتعلقة بالقرآن من كيفية نزوله وجمعه وتفسيره والناسخ والمنسوخ وإلى غير ذلك. يعني كدلين علوم القرآن علمي مركبة إضافية واتا أوزانستاني كوا سرتا أصحاب خوان لرازي بتلقي هنديشيان لبيغمبري خوا صلى الله عليه وسلم وريان قرتيا دواتر لدواي بيغمبري خوا صلى الله عليه وسلم أوزانستانا وردا تابعين لأصحاب أنور قرتيا خوان لرازي بي وكوكرايتو تدوين كراوة وتأليفات دستي بيكرديا أبو شوازا يعني سرتا دكري بلين سماع بواكا لخزمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم وريان قرتيا. زادواتر باسي نشأي علوم القرآن كاتن كلسردين بيغمبري خوا صلى الله عليه وسلم دستي بيكرديا أصحاب لخزمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم وريان قرتيا أو مراحلاني كبريتي جا ليرانا بنسبة علوم القرآن لشوار مرحلة دا مامسا روني كرديتوا كمرحلة كان جرينجن يعني تا روجاري أو رومان لمرحلة شوارم دل علوم القرآن في العصر الحديث يعني شون أوزانستا نشأي كرت شون قشي كرت شون بردوام بو شون قيشتما مرحلة كم كباسي علوم القرآن قبل عصر تدوين العلوم بيش أوي كوا زانستكان بنوسرينوا كوبكرينوا تدوين ضليت دكرية باحيث يعني بدايتك لبو علوم القرآن لعصر نبوة دياري بكاتن كوا خود بينيتوا لو ملاحظات لو أحاديثاني كوا أصحاب لخزمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيشيشان كرديو يعني قسيان لدربارة كرديا أو سؤال وجواباني بيغمبري خوا صلى الله عليه وسلم لقل كراوة يعني أصحاب خوان لرازي بيتن لوين دروا دس بي أكاتن همو أو بابتاني چون يتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قرآن بيغوتني بأصحاب كباسي 7 أحرف مانكرت ياخد باسي قراءة كدواتر ديتن لمياني أو بيغوتني كآية باللغة ولهجي قريش دابزي وياخد آية پیامبری خوا صلی الله علیه وسلم که او رأی زور جوانه دیگینه چون که کتاب براسی اشتی زور جوانی تدایا با زبانه چی زور شیرنو آسانیش يعني او بابتا راست خلقك لوانيه اگر لمنطلقه چی ناخي چی مشوشي هبيتن لوانيه براستي گماني چی خراب بقرآن باب بلام زانایان همو او ليقدانوا جوانانيان لو كردي لكوتايكي دلن او خلاف و اختلافا تا پیامبری خوا صلی الله علیه وسلم لحیات داما بوا
لەو کاتیەوە لە دوایی کۆتایی پێهاتیە، یعنی هەر شتێک دەگەڕێتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، نەک خوا نەخواستە ئەو قیراءەت و اختلافی قیراء ئەو ئەوانە لە دوایە سەری هەڵدابی، نەخێر لەگەڵ ئەوی کە ئەوەی ئەو پەسەندی کردی وەکو حەدیثێکی یعنی کە لە بەشی تەقریرە ئەوە کۆتایی پێهاتیە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هانی داینە ئەو بابەتانە کە نەشئەیان کردیە پەیوەندیدار بۆ بە قیراءات و بنووسینەوەی قورآن، یعنی هەر کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورآنی لۆ دابەزیە، معلومی جەنابتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخۆی نەنووسیە، کۆمەڵێک کوتابی وحی هەبووینە، ئەو کوتابانە ئەو نووسەرانە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نووسیتیان دواتر ئەوە بوویتە زانستێک تەدوین کراوە، تەدوین کراوە و تا کتابی تایبەتی لەسەر دانراوە بەنسبەت نووسینەوەی قورآن لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ناوی ئەو سەحابانە کە گەورەترینیان و نزیکترینیان چونکە هەرجیرانی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم زەید کە ئەو بڵێن دەتوانین بڵێن یەکێکە لە نووسەرە هەرە گەورەکان، و دواتریش ئیمامی عومەر لە دوای جەنگی هەڵگەڕاوەکان کە داوا لە ئیمامی ئەوبەکر ئەکا خوای لێ ڕازی بێتن چی ئەکەنە سەر پەرشتیاری نووسینەوە لۆ یەکەم جار لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەید، چونکە ئەو لە هەموو کەسێک ئاشناتر بووە بە نووسینەوە لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. جا ئیتر ئەو بابەتە بەشی یەکەمی چییە؟ علومی قورآن پێشی نووسینەوە، یعنی ئەوە نەشئەی یەکەمە، مەرحەلەی یەکەمە، هێشتاکە تەدوین نەکراوە، بەڵام زانستەکە هەوێنەکەی دەگەڕێتەوە ئەو کاتی. و ئەو ئیشکالاتانی کە سەحابە لە قورآن تێنەگەیشتنە بەڵێ بە لەهجەی قوڕەیش دابەسیە، بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بۆن من ئێسامە کوردی سۆرانی ئەو ڕۆقسەی پێ ئەکەین لە هەموو شتێک حاڵی نەبین، ئەوە نابێتە خەلەل و نەنجیەک، نابێتە عیبەیەک، بە هەمان شێوە ئەسحابیش خۆیان لێ ڕازی بێ لە هەموو کەلیمەیەک تێنەگەیشتینە کە چوینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو پرسیارانی لیان کردیە کە ئەوەش دواتر زانایان کتابی لەسەردانن لەسەر مشکلی قورآن، ئەو شتانەی کەوا ئەسحاب خۆیان لێ ڕازی بێ لە پێغەمبەریان پرسیە صلی الله عليه وسلم. ئیتر هەموو ئەو پرسیار و ملاحەزات و تێبینیانە ئەوە بەشی یەکەمی مەرحەلەی علومی قورآنن لە پێشی تەدوین و کۆکردنەوە و نووسینەوە بەو شێوازەی کە ئێستاکە بەرچاوە ئەوها نەبووە. مرحلەی دووەم علوم القورآنی في عصر التدوین، قۆناغی دووەم نووسینەوە یاخود با بڵێن زانستەکانی قورآن لە سەردەمی کۆکردنەوە و نووسینەوە و ڕیزبەندیکردن. دەتوانی بڵێن ئەوانە پەیوەندیان بڵێن أفرمي يمكن القول إن تدوين علوم القرآن علوم اللغة العربية وعلوم القرآن وغيرها قد بدأ في أواخر القرن الأول الهجري ومطلع القرن الثاني. ما صار ليرانا لجويري يعني بحث بدواداتوني دل دتوانين بلين كسرتاي زانستكاني عربي وعلوم قرآن زانستكاني بيوز بقرآن لشين درا لكوتايكاني قرني يكمو وسرتاي قرني دوم سرهلضات أو كوكرنا أو بڵێن هەوڵدانی زانایان کە لە دووتوێی بەرگێکدا کۆی بکەنەوە و هەموو ئەو بابەتانی کە بە سەماع گوێیان لێبووە لە ئەسحاب، جا هەم تابعی کە گوێیان لێبووە و هەم تابعی کە گوێیان لێبووە، ئیتر ئەو هەوڵەیاندایە. ئیتر ئەو بابەتە درێژەیە چێشیتن دەڵێت لە یەکەم کتابەکانی کەوا لە دەربارەی علوم القورآن نووسرایە یەکەم تەفسیری ئیبن عەباسە کە تەڵەبەکانی نووسیتیانەوە، چونکە ئیبن عەباس والله ئەعلەم بەخۆی نەنووسیتەوە، تەڵەبەکانی ئیمامی موجاهید و ئەوانە کە لیان وەرگرتیە نووسیتیانەوە کە ئیبن عەباس لە ساڵی 68 کۆچی وەفاتی کردیە. دواتر كتابي رسمي مصحف كي عبد الله كري عامري يحصبيه دمشقية لصالي هزارو عفوا صالي سطو هجدي هزري كوفاتي كردية. دوايا كتابي قرائي أبو عمري كري علاء لصالي سطو بنزاوتاري كوتي كوفاتي كردية. واتا أوسي كتابانا بجويري بحثو ليكولينوي زانايان لسرتاتريني كتابكاني زانستی قورآنن کەوا تەدوین کرابن و کۆکرابنەوە. جا ئیبن ندیم کتابێکی بە ناوی فەهرست
تا ساڵی 377 کە ئەو کتابەی نووسیا باشە لێکۆڵینەوەی کردیە ئەو کاتی زۆر بە جوانی ئەو بابەتەی لۆ ڕوون کردینەوە. دەمان زانایانی مە بەڕاستی ینی لە قیمەدا بووینە زۆر جاروەیە کە کەسێک ڕەخنە ئەگریتن کە کەسێکی با بڵێن لێزانە، کەسێکی زوبانزانە، کەسێکی ینی بانگەشەکارێکی بەهێزە، واللهی ئەگەر بێ زانستی هەبێ بە علومەکانی قورئان، بە علومی حەدیث، بە علومی شەریعە با بڵێن بەگشتی، ڕێک ئینقیلابێک لە ناخیدا ڕوو ئەداتن دەبێتە گەورەترین داعی و بانگەشەکاری ئەو ئیسلامە. بەڵام بە زۆربەی وایە یان لە جەهلە یان لە عینادیە. چونکە تەماشاکە لە 377 ئەو زانایان نووسیتی دەڵێت سێ طبعا ئەویش پێگەیشتیە. طبعا عالەمی ئیسلامی لە سەردەمی ئیمامی عومەردا خوای لێ ڕازی بێ ئەوەندە بەرفراوانە بی تا بڵێن هەواڵ ئەنێری لە بۆ سەرکردەکان دەڵێ چی دیکە فتوحات مەکەن، با نێوانی ئێمە و نێارەکانمان سنوورێکی سروشتی بێ، دەریا بێ، شاخ بێ، ڕووبار بێ، بەسە ئەوەندە بەرفراوانە بێتن. ئەوە ساڵی چەند نووسیتی 377 زۆر پاشی ئیمامی عومەر خوان لێ ڕازی بێ. ئەو عەسرا ینی جمەی هاتیە لە زانای گەورە گەورە 377 زۆر درەنگە. ئەوجا ئەو 250 کتابی لە چەندین بابەت لە دەربارەی علوم القورئان ناونووس کردیە کە ئاماژەی پێکردیە لە کتابی الفهرست. دەڵێت سێ دەربارەی تەفسیر 14 کتاب، دەربارەی معانی قورئان و مشکیل و مجازی قورئان 25 کتاب. ئیتر ئەوە پۆڵێنکردنەکەی نووسیە دەربارەی غەریبی قورئان 14 کتاب، دەربارەی قیراءات 22 کتابەوە ئەو کاتی یعنی پێشی 377 و ئەوانە کە هەر لە قەڕنەکانی یەکەم و دووەم و سێیەم کە نووسراون. دەربارەی قیراءات، دەربارەی وەقف و ئیبتیدا، یعنی ئێستا زۆر کەس وا دەزانێ ئەلەو زەمانەی زۆرتر گرنگی دەدرێ بە تەجوید و بەو بابەتانە و بانگەشەی لۆ ئەکرێ و خەڵکانێک وەکەڵێ پێیوە مهتەمن. لە کاتێکداوە هەر لە زوو لەسەر وەقف و ئیبتیدا 12 کتاب نووسراینە، لەسەر متشابی قورئان 10 کتاب نووسراوە، لەسەر فەضائیلی قورئان 12، لەسەر عەدەدی ئای قورئان ئاەتەکان کە ئەوەندە گرنگیان پێداوە. ئێستا لۆمە ئیشەکە زۆر ئاسانە، کۆمپیوتەرە، مەسحی ضەوئیە، لێکدانەوە. ئەو کاتیوان هەمویان حیفظ بووە، لێکدانەوەیان لۆ کردیا، کتابیشیان لەسەرداناوە 19 کتابی ناونووس کردیا، لەسەر ناسخی قورئان و منسوخی 18 کتاب، لەسەر ئەحکامی قورئان 11 کتاب. ئەو مامۆستا بەڕێزە 250 کتابی ناونووس کردیە کە بەو شێوازە تەصنیفی کردیە. بۆیە ئەو زانا بەڕێزە دەڵێ وتتميز هذه المرحلة بأن لكل علم من علوم قرآن كتبا خاصة به. چۆن بووە ئەو سەردەمە بەوەی لێکدرایتەوە، یعنی بڵێن زانایان هەر بابەتێک لە علوم القورآن کتابی تایبەتیان لە بۆ دانایە، نەک بە شمولی. فالكتاب الواحد لا يتناول إلا مباحث علم واحد. یەک کتاب یەک زانستی گرتیتەوە، نەک هەموو پێکەوە. ئەبەو شێوازەی ینی کتاب لەو کاتی دانەندراوە بە گشتی دەربارەی هەموو بابەتەکان، بەڵکو ئەو مؤلفاتانەی کە زانایان نووسیان لە دەربارەی یەک زانست نووسیان. دێنە سەر مەرحەلەی سێیەم بە گوێرەی ئەو پۆڵێنکردن و تەصنیفکردنی مامۆستا کردیتی کە مەرحەلەی سێیەم مەرحەلەة المؤلفات الجامعة، بە پێچەوانەی قۆناغی پێشتر. ئەو جار ئەو مؤلفات و نووسراوانەی کە نووسراینە ئەو بابەتانەی کە ئەو کاتی زانایان دەستیان پێگەیشتیە کە مؤلفاتەکانیان جامع بووە لە بۆ هەموو بابەتەکان، ناسخ و منسوخ، ئەحکام، متشابه و محکام، جەمعی قورئان، قیراءات، هەموو ئەو بابەتانە کە بڵێن دەڵێت مامۆستا لێرانە یەکەم کتابی کە هێناوە کتابی ئیبن جەوزی هێناوە. ئیبن جەوزی تەبەن عالمێکی زۆر گەورە بووە لە بەغدا، يعني یەکێکە لە عالمە هەرە ینی کە زۆرترین مؤلفاتی هەبووە. کتابی فنون الأفنان في عجائب علوم القرآن کە لەو کتابانەی کتابێکی جامع بووە دەربارەی هەموو زانستەکانی قورئان لۆ ئەو کاتی. جەمال القراء وكمال القراء کە ئیمامی سەخاوی دایناوە کە ئیمام ابن جەوزی لە 597 وفاتی کرد، ئیمامی سەخاوی لە 633. دعاء المرشد الوجيز إلى علوم تتعلق بالكتاب العزيز كأوزانا زور لو كتابي ورقرتيا
چونکە من هەوڵمدا تقریبا ینی زۆربەی کتابەکەی بخوێنمەوە مامۆستا زۆر گەڕایتەوە سەر ئەو کتابەی کە ئەبوو شامەی مەقدیسی نووسیتی لە 665 وفاتی کردیە زۆر بوویتە سەرچاوەیەک لە بۆ ئەو کتابەی. دوایە البورهان في علوم القورآن کە ئیمامی زەرکەشی کە کتابێکی زۆر متەناوی لە ینی لە زۆربەی مەکتەبەکانی مامۆستایانی خۆشمان تێدایە لە 1994 وفاتی کردیە. دواتر ئیتقانی ئیمامی سیوطی کە ئیتقان لێرەش مامۆستا باسێکە وكتاب الإتقان هو أكبر كتاب في علوم القرآن جمع فيه السيوطي خلاصة 80 مبحثا من مباحث علوم القرآن. هشتا بابتو لكولينوي درباري علوم كان قرآن تدا كوكري توكل صالي نوسط يازدا وفاتي كردي. طبعا إمامي سيوطي براسي بحر بوا إمامي سيوطي زانايك كدسي خزمتي هستكي براسي يعني دوباره بونەوەی سیوطی زۆر دەگمەن بووە و لە پێشیش دا زانای وە زۆر دەگمەن بووە لەبەرەوەی ئەو پیاوە تا 40 ساڵی زانست وەرەگرت لە دوای 40 ساڵی خۆی یەکلا ئەکاتەوە لە بۆ زانستەکان و لۆ تەلیفات و خوێندنەوە حتا يعني تحدای وەکاڵت چ شتێک هەیە بینی بابی خوێنمەوە لە زۆربەی بابەتەکانیش بەتایبەت لە دەربارەی قورئان لە زۆربەی کتابی تایبەتیە جگەلەوەی لە ئیتقان لە مناسباتە لە بابەتی دیکێ لە بابەتی دیکێ زۆربەی کتابی تایبەتی هەیە. جا بۆیە سیوطی بەڕاستی زانایەکی زۆر گەورە بووە بەڵام کەسێک کە نەیناسی جاروە هەیە نەزانانە دەکەوێتە زەم و باسکردنی. مرحلەی چوارەم و کۆتایی علوم العصر عفوا علوم القرآن في العصر الحديث کە لۆ سەردامی ئەو ڕۆماندا طبعا زانایانی ئەو سەردەمەی ماش واتە لە قەرنی ڕابردوو ئێستاش باوا بڵین کتابی زۆریان لەسەر نووسیە هەندێکی هیناون کە لەو کتابانەی معتبر بووینە شيخ طاهري جزائري ككتابي التبيان لبعض مباحث المتعلقة بالقرآن كمختصري إتقاني إمام السيوطي وشيخ محمد عبد العظيم الزرقاني هرتسن بزرقاني مشهورة بلام الله أعلم زرقانية كمناهل العرفان كأيش كتابي شي زور باوة لنا زانایانی خوشمان لقل كتابكي دكتور صبحي صالح مباحث في علوم القرآن كزيق لوش طبعا كتاب زورن بەڵام ئەوانە یەکێکن لەو کتابانەی کە ئەو مامۆستایە لە ساڵی هەشتا ئەوانەی پێپەسند بووە ئەوانەی یعنی وەک بڵێن لەو کتابەیدا لەو محازەرەتانەدا تۆمار کردیە چونکە ئەوە ساڵی هەشتا نووسرایە ئەمە دەیبگەڕێنەوە 45 ساڵ پێش ئێستا بێگومان نەهزەیەکی دیکە هەبووە ینی دواتریش کە بۆ نمونە ئێستا لێرانە باسی کۆمەڵێکی دیکە ئەکاتن کە نووسیتیان الظاهر القرآني مالك بن نبي كمفكر قوريا نبأ العظيم دكتور محمد دراز النسخ في القرآن دكتور مصطفى زيد كتاب الإعجاز البيان للقرآن دكتورة عائشة باش بود آفرتي هنا وأوشر باش بود لما طور نبن أو خشكانا شوكا حتما دلنا وهر باس بياوانا كان يعني دبي آفرتيش ناكاك أما بيقوماني نوانيش دستيشي بالان هبوا بشيشي زانستي يما دقريته خزمة عائشة خوالي رازي بيونيا اوان هوينن بيوان هر بهشتيش نابي ونما وصيان بهشتيش نابي بلام اقا دنيان اللي تكندن وكتاب تفسير علمي التفسير العلمي للآيات الكونية في القرآن أستاذ حنفي أحمد وغير أوانا دوا دي تسر مستشرقين بيقومان كاتێک کەوا ئەو مستعمراتانەی کە دێن لە سەرەتای ینی قەرنی ڕابردوو و پێش قەرنی ڕابردوو ئەوانە بە هەدەف هاتینە هەمیشە کۆمەڵێک کەسیان لەگەڵدا بۆ کێلێ کۆڵینەوە لە مەخطوطات و دانراوی زانایان بکەن و خزمەتیشی بکەن جاری شوە بە لە خلالی خزمەتەکەی ئیمانیشیان وەرگرتیە و باوەڕیشان هێناوە جاری شوە بۆ هاتینە خزمەتێکی جوانیان کردیا لەناو هەنجوینەکەی ژەهریشان تێ کردیا جا ئەو بابەتەشان هەبووە لێرانە کتابی تاریخ القورآنی مستەشریقی ئەڵمانی تیۆدۆر نۆلدکە کە باسەکاتن کە ینی ئەوە پێ ئەوە بووە کتابێکی ناودار بووە مەذاهب التفسير الإسلامي ئەویش باسەکاتن لۆ ینی جۆڵ تەسهیر بووە کە لە ساڵی 1920 مردیە ئەو پیاوە دوایە دێت باسی ئەو کتابەی مۆریس بۆکایە کاتن کە کتابێکە بەڕاستی پێویستە ینی ئیطلاعتان بەسەردا بیتن کتابێکی باشە التوراة والإنجيل والقرآن والعلم بەراوردکاریەکێ کاتن کرایتەوە عەرەبیش کە ئەویشی پێ کتابێکی باشە لەوانەی کە نووسیتیان مستەشریقەکان
یەک لەوانە مۆریس بۆکای مسلمانە بێتن دوایە ینی هەر دێتە ناو ئەوان ئیسلامەتی جا ئەوانە کۆمەڵێک ئەو سیلسیلە و مەراحیلانن کە مامۆستا لە خیلالی ئەو تەمهید و سەرەتایە باسی کردیە بێگومان مامۆستا لە خیلالی ئەو محاضەراتانە ئەو 300 لاپەڕەیدا لە 4 فەصل باسەکاتن فەصلی یەکەمی باسی نزول القورآن الكريمە دابەزینی قورآانی کەریم یعنی مامۆستا ئەو نەهجەی کە هەی بووە تقریبا جیاواز بووە لە تێکڕای ئەو شێوازانەی کە لە کۆن و لە ئێستاشدا هەبووە شێوازێکی وەرگرتیە لۆگۆتنەوەی چونکە هەر ناوەکە شێوەیە محاضرات في علوم القورآن لۆیە کورتی کردیتەوە پوختی کردیتەوە و چۆن ئەو پێی باشوە بگەینێتن ئەبەو شێوازە دواتریش خستیتە سەر کاغەز مەصدەری قورآن کە مەبحەثی یەکەمە لە فەصلی یەکەم سەرچاوەی قورآن چێندەرە چونکە ئەو بابەتە هەمیشە جێگای مشت و مڕ بووە لە کۆن و نوێوە ئێستاش خەڵکێک هەیە کە دان بەوەی دانانێتن کە یعنی ئەو قورآنە لە چێندەرەوە هاتووە سەرچاوەکەی چێیە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خواوەی لە بۆ هاتووە ئایا فعلا ئەو قورآنە بەدەست نووسرایتەوە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خلالی ئەو ڕحلانەی کە کردینی لە خلالی ئەو زیرەکەی کە هەی بووە لە ڕاهیب و لەوانەی وەرگرتیە جا مامۆستا باسی ئەوانە ئەکاتن طبعا بە شێوازی خۆی ئەڵێ خەڵک بەگشتی دەزانن ینی کە قورآن هاتیە لەسەر زبانی پیاوێکی عەرەبی و کە نەخوێندەواریش بووە ئومی بووە ینی ئەوە دڵنیان لەوەی کە لە مەککەی لە قەڕنی شەشەمی میلادی لەدایک بووە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولمەطالیب بووە کە مەبەستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەو بڵێن تێکڕای مرۆڤایەتی دەزانیتن ینی ئەو کتابە تەنها لە ڕێگەی وێوە هاتی ینی هیچ شتێک پێشتر نەبووە بە ناوی قورآن تەنها لە ڕێگ ئەوی دابووە ئەوە جیاوازی نیە لە مابەینی ئینسانی ئیماندار و بێدین ینی کە لێرانە مومین و مولحیدی بەکاردێنیتن ئەوە شاهدیە کە لە مێژوودا بە متەواتر هاتیە و هیچ گومان نییە بەڵکە ئەوەی کە لێرەدا ئەوەیە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لای خۆیەوە ئەو قورآنەی نووسیە یان وەحی بووە و مامۆستایەکی هەبووە ئەلێرەدا خەڵک دەبێتە دوو بەش کە ئایا بیر و باوەڕیان چۆنە بێگومان خەڵکێک کە ئەوەی دەکاتن ئینکاری دەکاتن لەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خواوە لە بۆی هات بێتن وەخوای پەروەردگاریش جوابی ئەو ئینکاریانە دەداتەوە جا مامۆستا لێرانە کۆمەڵێک ئایەتی هێناینەوە کە بڵێن بە درێژی ئەو ئاەتانەی هینایتەوە خوای پەروەردگارە فەرمێ وإذا تتلى عليهم آياتنا بينات قالوا ما هذا إلا رجل يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم وقالوا ما هذا إلا إفك مفترى وقال الذين كفروا للحق لما جاءهم إن هذا إلا سحر مبين طبعا بو شێوازە پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم تۆمەتبار کردیە بە ساحیر ناویان بردیە بە ئیفک و بە ئیفتیرا دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێکدانەوەیان لۆ کردیە بەڵام خوای پەروەردگار وەڵامیانەداتەوە کە ئەو قورئانە لای خوای گەورەوە هاتووە بە ئەضغاث و ئەحلام ناویان بردیە بە یعنی ئەساطیر الأولین ناویان بردیە هەموو ئەو بابەتانە تەنانەت گەیشتیتە ئەوەی قوتيتيان سيل سوري فرقان ديان قوتي وقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق لولا أنزل إليه ملك فيكون معه نذيرا يعني دول روتان نزاني ودواكوتي أو برز أو بلن كساني أو سردمي أوابوا بيان يعني سير بوا أعجوبيك بوا كوا كسيك لوان ئیدعای پێغەمبەرەتی بکە بەڵام پێیان ئیعتیادی بۆ خوا بدبێ خورما بێ دار بێ بەرد بێ ئیعتیادی بووە بەڵام پێیان ئیعتیادی نەبووە کە پێغەمبەر مرۆڤ بێتن یعنی نەزانی و بێعەقلیان لە ئاسێکی زۆر زۆر کەمدا بووە ئەتوو خوای بەردێکی بپەرستی کە خوا مەرتەبەیەکی ئەوەندە گەورەیە کە هیچ مەخلووقێک ناگاتێ بەڵام پێت ئیعتیادی نەبیتن
مرۆڤێک ببیتە پێغمبەر و دەیانگۆ چۆن دەبێتن خواردن بخوا و لەگەڵ ئێمە لە ناو بازار و لە ئەوە بجۆڵێتەوە. جا ئەبە و شێوازە ئەوان گومانیان هەبوو ئەوە قسمی کە پیانوا بوو قورئان لەلایەن خواوە نەهاتیە. خوای گەورە لە ئاەتەکانی کەشدا دووبارە وەڵامیانەداتەوە ئەفەرمێ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم قل ما كنت بدعا من الرسل وما أدري ما يفعل بي ولا بكم إن أتبع إلا ما يوحى إلي وما أنا إلا نذير مبين. يعني آية كان كخواي جورا فرمي إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعدي وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان وآتينا داود زبورا زما وصاب دريجي آية كان هناوا همو أو آياتاني كليرانا ما وصينا تيو لوي كخواي پروردگار وڵامی أو برزانة أداتوا كجمانيان هي أو كساني كوا بدودلي تاو لقرآن كانوا كبيانوايا سرتاوية إلهي نية. وآتي دي كشينا يتوكى خواي پروردگار فرمي وأنزلنا إليك الكتاب بالحق لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون. همو أو آياتنا إنا نحن نزلنا عليك القرآن تنزيلا. همو أوانا بلغن لبو أويك قرآن لا يخواي پروردگار ونازل بوا. وليرانش حديث يشي ديني توا پیامبری خوا صلی الله علیه وسلم کە باسی خۆی و باسی پێغمبەرانە کاتن ئەفەرمێ ما من الأنبياء نبي إلا أعطي من الآيات ما مثله آمن عليه البشر وإنما كان الذي أوتيته وحيا أوحاه الله إلي فأرجو أن أكون أكثرهم تابعا يوم القيامة. جاء ابن حجار لسر أو حديثي بيامبري خوا صلى الله عليه وسلم ليك دانوية هي فرمي أي أن معجزة التي تحديت بها هي الوحي الذي أنزل علي وهو القرآن لما اشتمل عليه من الإعجاز الواضح. كبيامبري خوا صلى الله عليه وسلم باسي بيغمبراني بيش خويا كاتن كوا خواي جورا وحی بەسەر دابەزاندینە و بە هەمان شێوە خوای گەورە وحی لە بۆوی دابەزاندیە و دەفەرمێ من حەزەکەم ئومێدم وایە کە لە قیامەتدا زۆرترین تابعیم هەبێتن. فەرمێت ئەو معجیزەیە مەبەستی ئەوەیە ئەو معجیزەی من پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تەحەدای پێ ئەکەم وحیەکە کە بۆم دابەزیوە لەلایەن خوای گەورە کە قورئانە لەوەیدا کەوە ئەو قورئانە وحی و عفوا إعجازێکی زۆر واضح و ڕوونی تێدایە. بێگومان خوای پەروەردگار لە چوار شوێن لە قورئانی پیرۆز تەحەدای مرۆڤ و جنۆکە ئەکاتن کە هاوشێوەی قورئان بێنن کە دە سوورەت وەکو قورئان بێنن کە سوورەتێک وەکو قورئان بینن. جا ئەفەرمێ فەئین لەم تەفعەلوا وەلەن تەفعەلوا. دوو ئەدات بەکاردێنی ئەوانەی شارەزای لۆغەینە لەم و لەنی بەکاردێنی. لەم للتأكيد يعني لم لبو نفي ماضية كلا يتوقع رونادات لنش بكاردينيتن عيني لنش للتأكيد نفي الاستقبال يعني لمودواش نابيتن بوي هردوك أداتي نفي بنهيشنوي هيز قمانك لبو أوي بكاردينيتن كافرين وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة يك سورة نك هاويني قرآن نك دا سورة فرمي يك سورة بالنوا. جاء بيامبري خوا صلى الله عليه وسلم حتى أفرمي ألا إني أوتيت الكتاب ومثله معه وحديث يجبلكو كزانايان أو حديثي بيامبري خوا صلى الله عليه وسلم كأبو داود لسنة كهنايتوا دي كان بلغا كسنات لمرتبة قرآن وتوحية. طبعا ليك دانويان لسر كردية السنة شون وحيو كبجويري أو آتش خواي پروردگار كأفرمي وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. نسر لا مبحثي دوم باسي سرتاي نزول قرآنك بدء نزول القرآن لرقصيتي زور جوانا فرميتن ضل كسيك كديويتن تيبقى لو ظاهريك دابزيني قرآن لا
ژینگەیەکی عەرەبی لە جەزیرەی عەرەبی لە 1450 ساڵ پێش ئێستا بەنمونە پێویستە ئەو ژینگەی بزانیتن، پێویستە یعنی ئاشنا بێتن بەو وەزعەی دیراسەی سیرەی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پیاوەی کە قورئانی بەسەردا ئەبەزیتن یعنی چێیە بیناسیتن. لێ فعلا قسەیەکی زۆر جوانە ئینسان کاتێک کە دەیەوێتن لە بابەتێک بە جوانی تێبگاتن دەبی هەموو کون و کەلەبەرەکانی هەموو ڕەهەندەکانی پەیوەست بەو بابەتە ئاشنا بیتن تا تێگەیشتنێکی تەواوی هەبیتن. چونکە دەڵێ ناکرێتن ئینسان تەواوی تەفاسیلەکەی تێبگاتن تا ینی تەواو ئاشنا نەبێتن بەو بابەتە. جا بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو کە لە سیرەدا هاتووە کەسایەتێکی زۆر گەورە بووە لە پێشی بیعثە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە طبقاتی کوبرا دەینیتەوە ئەو ڕووداوەی ئەو جێرانەوەی کە لە ماڵی ئەبوو تاالب کە گەورە بووە و پیاوێک بووە لە ژێر ینی کەسایەتێک بووە لە ژێر حیفزی خوای پەروەردگاردا بووە حتا لە سەردەمی جاهیلیش تەمان لە سیرەدا باسەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە شوان بووە دەنجی وەک بڵێن هەڵپەڕچێوانە هاتێویستی بچیتە ناو مەکەی کاتێک کە چووە خەوی لێ کەتێ و تا بەیانی و خوای گەورە پاراستی یان جارێک کەشان و ئەوەی لێوە دیارەکەویت و ینی شەقەیەکی لێدەن والله عالم ڕاست شانەکەیدا ئەپۆشیتەوە و ینی حتا لە ڕووی جەستەییەوە لە هەموو شێوازێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پارێزراو بووە ینی کەسایەتێکی زۆر جوان و لێهاتوو بۆ خوای گەورە دروستی کردیە تا یەکێک بووە لە بەڕێزترینی قەومەکەی کە تا دەگاتە ساڵی بیعثە کە چلی تەمەنیتی تا دەگاتە ئەوەندە یەکێک بووە لە ڕەوشبەرزترین کەسەکان بەڕێزترین کەسەکان هەموو سیفەتی جوانی تێدا بووە لە ڕووی جیرانەتی لە ڕووی ئەمانەتەوە لە ڕووی لەسەرخۆییەوە لە ڕووی ڕازگۆییەوە هەموو ئەو بابەتانە حتا پیاوێک بووە یعنی حەزی لە جیدال و بە دوواداچوون و قسە پێگوتن و یەکتر شکاندن و هەموو ئەوانە دوور بووە. لێ قەومەکەی ناویان لێناوە صادق الئەمین کەسێکی ڕازگۆ و دەستپاک بووە. هەموو ئەوانەی تێدا کۆبووینەوە بەر لەوەی کەوا وەحی بێتن ئەو جار دەشیان گۆ یعنی ئەو سیفەتە ناشرینانەیان دەدانە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بە شاعیر حاشای ئەو بە ساحیر بە درۆزن بە شێت ئەو سیفەتە ناشرینانەیان دەدانە پاڵ. بەڵام لە ئەسڵی بابەتەکە عینادی بووە ئەجینات جەهل نەبووە لێرەدا. قوڕەیش کەوا محارەبەی پێغەمبەری خۆیان کردی صلی الله علیه وسلم عینادی بووە دەنا زۆر چاکزانیتیان ینی لە وەکەڵێ ئەوان لە خۆ بوونەوە لەوەی کەوا پێغەمبەریان دەناسی صلی الله علیه وسلم. بەڵام ئیتر خوای گەورە کە هیدایەتی کەسێک نەدا بەو شێوازێ کاتێک کەوا تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگاتە 40 ساڵی تەحەولێکی گەورە لە ژیانیدا ڕوو ئەداتن زیاتر دەکەوێتە ژێر عینایەی خوای پەروەردگار لەوەیدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک بڵێن خوای پەروەردگار زۆرتر ئامادەی ئەکاتن لە بۆ دابەزاندنی وەحی بەسەریدا. ئەوە بوو کە کاتێک کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە خەدیجە ئەفەرمێ ئینی ئەڕا ضوئا وأسمع صوتا یعنی فەرمیە من تیشک و ڕووناکاییەک ئەبینم دەنگێکم گوێ لێ ئەبیتن کە ئیمامی ئەحمەد ئەو حەدیثەی جێڕایتەوە لە ئیبن عەباسەوە و ئەوی ڕەهاساتانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتتابعت إرهاصات النبوة. إرهاصات معناه چیە؟ ئەو شتانەی خارق العادە بووینە کە پێشی پێغەمبەرایەتی پێغەمبەران هەیان بووە پێگوترێ ئیرهاصات. مەبەستی ئەوەیە تا ئەو ینی ئەو حاڵەتانە ئەو بارودۆخە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام بوو تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فریشتەی وەحی جبرائیلی بینی. جا یعنی ئەو ڕیوایەتانە واریدن لە کتابەکان کە ئیمام بوخاری نایتەوە و غەیری ئەویش نایتیانەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک دایکی ئیمانداران عائیشە خوا لێ ڕازی بێ لێجێڕێتەوە ئەفەرمێ کانە ئەوەل ما بدأ به رسول الله صلى الله عليه وسلم من الوحي الرؤيا الصادقة والصالحة في النوم فكان لا يرى رؤيا إلا جاءت مثل فلق الصبح. يكم شد كبيانبري خوا صلى الله عليه وسلم ديبينيتن تيا رؤياي راست دروستا بلان با يكشت آقادار بين
ئەو قورئانە هیچی بە ڕوئیادا نەبەزیە، هەمووی جوبرائیل عەلەیهی سەلام لە بۆ پێغەمبەری خوا هێناوە سەڵ سەلەم. چونکە جار وهەیە لە مەبەستی ئەو حەدیثە لەوانەیە تێنەگەین بڵێن چێ یەکەم سەرەتای وەحی ئەوەیە خەونی بینێن. نا، سەرەتای وەحیە ئامادەکردنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵام هەموو قورئان جوبرائیل عەلەیهی سەلام بە پێغەمبەری گەیاندیە صلی الله عليه وسلم. ئەگەرچی زانایان لەسەر ئەوە متفقن خەونی پێغەمبەران صلی الله عليه وسلم بەڵگەی شەرعیە، بەڵام خەونی جگە لە پێغەمبەران مبەشیراتە، بە بەڵگە ناشێتن کە کەسێک خەونێکە بینی ناتوانێت شتێک لە خۆی حەڵالکە و لە خۆی حەرام کاتن. بەڵام ئی پێغەمبەران صلی الله عليه وسلم جیا بوو. جا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماوە لەسەر ئەو حاڵ و بار و دۆخە، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا وای لێ هات حەزی لە خەلوە و گۆشەگیری و دوورکەوتنەوە لە خەڵک و تەمان ئەوە ئامادە باشیە خوای پەروەردگار ئامادەی ئەکاتن بەدەستی میهرەبانی خۆی. ولله المثل الأعلى، يعني كخواي جورا وەک بڵین خۆشەویستانی خۆی بە خۆی پەروەردەیانە کاتن. تاوای لێ هات کە چۆ چێوی نور و لە غاری حیڕا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فيتحنث فيه، يعني لە بۆ تەعەبود خۆی یەکلا کردەوە لە بۆ خواپەرستی چەند شەوانێک دەماوە و زاد و زەخیرەی دەبرد و لێن دەردەماوە تاکو فریشتەی وەحی جوبرائیل هات عەلەیهی سەلام کە ئەو گفتوگۆیە جوانەی لەگەڵ کرد کە چەند جارێک پێ فەرمێتن بخوێنە ئیقرأ، ئەویشە فەرمێ ما ئەنە بقارئ، ئەفەرمێ فأخذني فغطني حتى بلغ مني الجهد. يعني جوبرائیل عەلەیهی السلام دەیکوشی. ئەلێرەدا زانایانی پەروەردە قسەیەکی جوانەکەن ئەگەر لۆمە دروست بیتن، بەڵام دەربارەی گۆنا دەربارەی گۆ مامۆستان ینی لۆ تەڵەبەکانتان ئەڵێ دروستە بە گوێرەی ئێرانە تەڵەبە بڕک ئەزیەت بدرێ، سێ جار دەیکوشی. ئەوەش ینی ئیستنباطێکی جوانە کە مامۆستا لۆی هەیە فعلا. يعني لتأديب ابن خلدون باسي كرديا زانایانی دیکە ابن سحنون کە یەکەم کتابی نووسراوی لە دەربارەی پەروەردەیە جا بە درێژایی، يعني حتى ئیمامی غەزالی و محەممەد قوطبیش کە لە زانایانی معاصر بوو لە پەروەردە ناسەکان لە زانایان و لە مامۆستایانی پەروەردە عینی باسی لێدان و زۆرێک لە يعني ئەوەی بۆ نمونە عقاب و سەرزەنشتی تەڵەبەی شتێکی ڕێ پێدراوە، بەڵام بە ئەوەی خۆی میکانیزم و ئالیەتی خۆی. جا سێجار کەوەی لێکات و دوایە معلومی جەنابتانە پێ فەرمێتن سەرەتای سوورەی عەلەق کە ئەویش دەڵێتەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی دەکەوێتە لەرزە دەگەڕێتەوە لای خەدیجە ئەفەرمێ زەممیلونی دام پۆشن. یعنی حاڵەتێکی زۆر سەیری بەسەر هاتیە تاوای لێ دێ دەکەویتە ترس و ئانە. بەڵام ئەو شێرە ژنە ئەو دایکی ئیماندارانە یعنی بەڕاستی زۆر عاقڵ و ژیر و دنیادیتە بووە. پێڵێ کەللا والله ما يخزيك الله أبدا، خواناز بووە لێزان بووە کاتێک کە دەڵێ لەقەد خەشیت و عەلا نەفسی، من لە خۆمە ترسێمێنی ئەو شتەی کە بینیم. ئەڵێ ناوانییە خوای گەورە هەرگیز حەشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشی خزی ناکا بە کوردی ناڵێم بهر أوابيت لا فرميل إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق. أو صفة جوانا نتيدان يارمتي خلشي دي الرز لميواني أجري أتو كسيتي كواسي لرحم بيوندي ودوساتي لقى الخلشي باشا تو دوري لوي كتوشي شتيتي ناخوشو نا تندروز ببي بوي خديجة بمندش وازي لناني بودلدانا ويا لي زور مهمة. يعني ئەوەی کە لێرەتی ئەگەین کە ئەوە شتێکی زۆر جوان و باوە ئینسان جار وهەیە چارەسەری کێشەکان لە لای تونیە دەستی ئەو بەڕێزە بگیرە کە کێشە و ئەوەیەکیە بی بە لای مامۆسایەک لەوانەیە ئەو لە حاڵەتێکی دەرونی ناتەن دروست دابیتن کە پەنای لۆ توهیناوە ڕەجاءەن وازی لێمەینە تا دەیگەینە پسپۆر و مامۆستا و دکتۆری سەرەکی کەوا کێشەکەی لە بۆ حەل بکاتن. بۆیە هەڵەستیتن دەیباتە چێ؟ دەیباتە لای وەرەقەی کوڕی نەوفەلی کوڕی ئەسەدە یاخود ئەسدە کوڕی عەبدولعوزا کە ئامۆزا بۆ یان بنعامی خەدیجەی بووە خوای لێ ڕازی بێتن کە دەڵێ پیاوێک بووە لە سەردەمی نەفامی بوویتە مەسیحی و بوویتە گاور. دیارە کتابی دەنووسیەوە بە عیبرانی لە ئینجیل و ئەوانە
جا دەڵێ بە تەمەندا چوو بوو لە تەمەنەوە چاوەکانی لە دەستدا بوو خەدیجە پێی گوت ئەی ئامۆزە ئەی کوڕەمامم گوێ بگرە لە برازاکەت ئەو زبانە شیرنەی چەند جوانە چەند خۆشە یعنی بە حەقەت کە ئەوانە دەخوێنیەوە هەستەکەی زۆر جاروە هەیە باسی کۆمەلگای عەرەبی ئەکرێتن ڕاست ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و دڵڕەقیەکانی ئەوان دەربارەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاکە کۆمەلگا خاڵی نیە لە شتی جوان و ناشیرن ناکرێت و هەمووی زەڕب بەسەردا بینی ئەوەشی تێدا بووە خەدیجەش عینیەوە سەردەمی هێشتاوە سەرەتای وەحیە بەڵام بزانە چ ئافرەتێکی جوان و لێ هاتووە لە ڕووی ڕەوش بەرزیەوە ئەڵێ بەو شێوازە گوێ بگرێت لە برازاکەت وەرەقەش پێڵێ فەرموو چ دیتیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەواڵی پێ ئەداتن وەرەقە فعلا زانا بووە تێگەیشتوو بووە دەڵێ ئەو فریشتەیە کەوا ناموس بەخۆی نووسیتی صاحب سر الوحی مەبەستی پێ جوبرائیل عەلەیهی سەلام ئەو فریشتەیە کەوا دابەزیوە بەسەر پێغەمبەر موسا عەلەیهی سەلام ئەڵێ خۆزیە ئەو کاتەی کەوا بڵێن وحید بە یەکجاری لۆدێ ئەمن گەنج بام لەسەر هێز و توانا بامە زیندوو بامە کاتێک کە قەومەکە دەرتەکاتن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە مخرجیەهم دەریش مەکەنەوە سەرەتای وحیە ئەو دڵی ڕاست لە چییە شتێکی بینیوە نەیزانیوە ئەوجا ئەو دەیترسێنێ بەوە کورە ئەوە سەرەتایە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک کوردواری دەڵێ نازانم لێرە دروستە یان نا وەنی ماوە ساواز ئەوە لێلەیە لۆلۆیە مایە فعلا ئەوە سەرەتایە ئەی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم هێشتا تو چت نەدیتیە بەڵام تەمان موژدەیەکی زۆر گەورەیە دەفەرمێ ئەو فریشتەیە کەوا بەسەر پێغەمبەر موسا عەلەیهی سەلام دابەزیوە دەفەرمێ بەڵێ هیچ پیاوێک نەهاتیە کەوا وەکو تۆ بانگەشەی کردبی وحی بەسەر دابەزی بیتن ئیلا عودیە یعنی ئیلا ئەزیەدرا و ئازاردرا و مەعاریز و بەرهەڵستکاری هەبووینە چونکە هەموو کەسێک حەقی پێ قبوڵ ناکرێتن ئەگەر ئەفەرمێت ئەو ڕۆژە مام سرد ئەخەم سەرخستنیەکی زۆر گەورە بەڵام بەداخەوە وەرەقە نامینێت و تۆ ینی وەفاتەکاتن و وەحیش کۆتایی پێدێتن ماوەیەک دەپچڕێتن جا ئیبن سعد ئەفەرمێت ئەو ڕووداوە کەنجین ڕوئەداتن نزل الملك على رسول الله صلى الله عليه وسلم بحراء يوم الاثنين ل17 خلت من شهر رمضان ورسول الله صلى الله عليه وسلم يومئذ ابن 40 سنة أو لروجي دوشم لحفدي مانجي رمضان كبيانبري خوا صلى الله عليه وسلم 8 صالبو جبرائيل عليه السلام كوحي لوهينا خواي پروردگار جدر باري أو أفرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان خواي پروردگار إن شاء الله الذي داري باش بيامري خوا صلى الله عليه وسلم بيبشمان نكاتن وتاقت توانا من داتن زور تروزياتر دس بو قرآن وبقرينو وبردوام خومان لو شريعة شارزا وآشنا بكين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.